کاسبکارانی بازاری قەیسەری هەولێر لە نێو دار و پەردووی دوکان و ڕووخاوەکانیان گرت بوونەوە بۆ ئەوەی بە زووی قەرەبوو بکرێنەوە. بە گوتەی خۆیان 250 دیناری عراقیان پێ نەماوە تا بتوانن جارێکی تر کار و کەسابەت بکەنەوە. بەو پێی هەرچی سەرۆت و سامانیان هەبووە لە نێو دوکانەکانیان بوون بە خۆڵەمێش. کاسبکاران لەلایەک لە حکوومەت و ڕەن کە زەرمەندانی بازاری چەلەی دهۆک قەرەبوو کرانەوە و ئەمان قەرەبوو نەکراونەتەوە. لەلایەکی دیکە لەو دەستەی کە بازارەکەیان سووتاندووە و دەڵێن سکاڵا تۆمار دەکەین. ئەوە دانا لۆ دەماک حتە ساڵێکی تعمیل دەکەنەوە. بە قورعام لە زێری ماڵێم هینا بفرۆشتم 3 مانگ پێش بستێ زێری ماڵێم هینا فرۆشتم ئەویش ڕۆی تاکەی سکاڵی لەستە دەکەین. هەرەوە لێ خۆش نابین گەرنە شازا ناکەین. چامان لە ڕەحمی خوایەوە چ گوتین چ بکەین. ئەوە هەمومان خڕبینەوە تقریبان 300-320 دوکان سوتایە. کاک مەسرور کە هاتێرە وعدیدایە هەمومان گوتی ئەم زەرەرکەم نایە لە مەنگۆ زەرەرکە. ئێستاش دوکاندارەکان ڕۆژ بە ڕۆژ بێپارە دەبن. ئەوی هەیان بوویان لە دوکانیاندا یان کردیە مەسرف. ئێستا هیچ دەما. هەمووی چاوەڕێی پارەی دەکەن. چاوەڕێی قەرەبووی دەکەن. ئەمە دەزانین دوکانداری پارە کوپەیە دەبیتن. پێمان خۆش بەوان قەرەبوو کراینەوە. بەس حەزمان لێنێ فەرق و جیاوازیە بی. هەولێر چییە دهۆک چییە؟ حەزمان لێیە ئەمەش قەرەبوو بکرێنەوە. کاسبکاران باس لەوە دەکەن جگە لە بڕیارێکی چەند خاڵی کە پارێزگار دەری کردووە بۆ زیان لێکەوتوان تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە. بۆیە ئەوەش نیگەرانیانی کردووە. دەنگی ئەمریکا ویستی لەسەر قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی بازارەکانی هەولێر ڕای پارێزگاری شارەکە وەربگرێت، بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هەوڵەکان بێ ئەنجام بوون. کاکە ئێستا من تعمیر سارێکەکە با سارێک ئەمە کوو بژیم دە پێم برێ ئەها بژی. یعنی لەومە خۆشە خەڵک بێ شتێکمان بداتێ بەلا بەلا خۆمە دەرەسەکردنیە. ئەمە مستحب زەکاتماندایە هەم قوربانیمان کردی هەموو ساڵێ ئەمە نەوع بوونی کاکە. ئێستا مە بوونیە فلیم بە قورئان. وەڵڵاهی بازاری هەموو هەولێر لەسەر ئێرە تێک چووە. بڕۆ هەموو بازارەکان کە بزانە کەس بازاری مایە چونکە چەند مەشعە لە ڕێی بەغدایە دێ لە بەسڕای دێ لە مووسڵی دێ هەموو دێتە قەیسەری. لە دوای گردبوونەوەی کاسبکاران ئەمڕۆ دووشەممەیەکی مانگی حەوت وەزارەتی ناوخۆی عێراق و وەزارەتی ناوخۆی هەرێم لە بەغدا کۆنگرێکی ڕۆژنامەوانی هاوبەشیان لەسەر کۆی سووتانی بازارەکانی کوردستان و عێراق ئەنجامدا. مێقداد میری وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق وتی باندێکی 3 کەسیمان دەستگیر کردووە کە لەلایەن پەکەکەوە ڕاهێنرا بوون دانیان بە تاوانەکانیان ناوە کە بازارەکانی قەیسەری و لەنگە لە هەولێر و چەلێ لە دهۆک و ژمارەیەک بازاریان لە کەرکووک سووتاندووە و هەوڵیان داوە چەندان جێگەی تر لە ناوخۆ و دەرەوەی عێراق بکەنە ئامانج. ئامانجی سەرەکیش لێدان بۆ لە ئابووری کوردستان و عێراق. لە ئەنجامی ئەو دان پێدانانەی کە لەلایەن هەردوو تیمی هاوبەشەیە ڕێکخراوی پەکەکە لە پشت ئەو ڕووداوانەیە. دواتر بریکاری وەزارەتی ناوخۆی هەرێم ناسنامەی باندەکەی ئاشکرا کرد کە دەڵێت دوانیان سەر بەهێزەکانی حەفتا و دژە تیرۆری یەکێتین و لەلایەن پەکەکەوە ڕاهێنانیان لە کفری و سەنگەسەر و سلێمانی پێکراوە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە یەکێتی هیچ ڕوونکردنەوەیکی لەبارەی کەسە دەستگیرکراوەکان بڵاو نەکردوێتەوە. بەلای دوکاندارانی ئەم بازارە سوتاوە گرنگ نییە کێ بازارەکەی سووتاندووە و بۆچی مەبەستێک سووتاندوێتی. بە گوتەی خۆیان تەنها ئەوە گرنگە ئێستا قەرەبوو بکرێنەوە چونکە بە گوتەی خۆیان تازە ڕووداوەکە ڕوویداوە و ناتوانن بە ئاسانی دەست بە کار و کەسابەت بکەن. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر.